خەڵکی ووهان سەرەتا کاردانەوەیان چۆن بوو کاتێک حکومەت هاتوچۆی قەدەغە کرد و شارەکەی کەرانتینە کرد. ئەمە باسی ئەوە بکەی کە چۆن تاکسی وەک ئامبولانس بەکار ئەهات. Yeah, and just is this the one about how my grandparents reacted to the quarantine at the beginning? Yeah. Right. Yeah. So when I first heard about it actually was when we were about to cancel. کاتێک ئەمجار شاری ووهان کەرەتی کرا ئێمە زۆر بەجددی نەمانگرت. ئێمە بەنیاز بوون کەشتەکە ئەنجام بدەین وەمان زانی هەر نەخۆشیێکی ئاساییەک هەڵامەتێکی وەرزی. بەڵام هەرگیز ئەو باوەڕا نەبوون کە بێتە نەخۆشیێکی کوشندەی جیهانی. بەڵام داپیرم و ئەوان زیاتر قەلەقی من بووم کە تووشی نەخۆشیەکە نەبوون. پیان ئەوتین هەست ئەکەین شتێکی زۆر مەترسیدارە و نەینە دەرەوە باشترە. لەسەر قسەی ئەوان گەشتەکەمان هەڵوەشایە. بەڵام هێشتا بابەتەکە زۆر جددی نەبوو هەرچەندە من زۆر زانیاری نییە لەسەری. بەڵام ئاگادار بووم حکومەت تەکسی بەکار ئەهێنا بۆ گواستنەوەی هەر کەسێک گومانی نەخۆشیەکەی لێ بکرێ. چونکە تەکسی هی حکومیە و تەکسی دەوری ئیزعافی بینی.